هاوڕێیان ێژام کاتتان باش. ڕۆڵی ڕۆشنبیر لە کۆمەڵدا بابەتێکی گەلێک گرنگە، بە تایبەت بۆ کۆمەڵێک کە ڕۆشنبیر بە درێژی مێژوو ڕۆڵێکی پۆزیتیڤ یا ڕۆڵێکی باشی نەبوو بێت. ڕۆشنبیرانی کورد هەمیشە لەژێر کۆنترۆڵی کۆمەڵێک سیاسی نەزاندا بوون. پێناسەیەکی جیهانی بۆ ڕۆشنبیر یان ڕۆشنبیری نییە کە هەمومان لەسەری کۆک بین. جا بۆیە جێی سەسوڕمان نییە گەر بۆ چوونی جودامان هەبێ. دەبێ بپرسین کێ ڕۆشنبیرە؟ ئایا چەمکێ ڕۆشنبیر شاعیرێک، ئەدیبێک، فەیلسوفێک، بیرمەندێک، ڕۆژنامەنووسێک لە خۆ دەگرێ؟ گەر وابێ ئەوە ڕۆشنبیر هەکبەیەکی زۆر گەورەیە و بە زۆر لایەنی ژیاندا بڵاو بۆتەوە. من لەم بەشەدا ناسمە وردەکاری پێناسەی ڕۆشنبیرەوە. لە بەشەکانی پێشوودا ئەو باسەم تاوە توێ کردووە. من ڕێبوار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایب ئەم کەناڵە بکەن، بە هاوڕێکانتانی بناسێنن. لای من ڕۆشنبیر هەم بوونەوەرێکی ئەندێشەییە، هەم سەرزەمینی. لە ئەندێشەدا بەرهەمەکانی ئارام بەخشن. بۆ نمونە کۆمەڵە شیعرێک دەروون هێمن دەکاتەوە و ئەقڵ فراوان دەکات. هاوکات بەرهەمی ڕۆشنبیر دەتوانێت گۆڕانکاری بنەڕەتی لە ژیانی کۆمەڵدا بکات. بەرهەمی ڕۆشنبیری دیکتاتۆرەکان دەلەرزێنێ و سیاسیەکان لە قاڵب دەدات. ڕۆشنبیر دەسەڵاتێکی سربەخۆی کۆمەڵە، وەک سێ دەسەڵاتەکەی دیکە، دادوەری، قانوندانان و جێبەجێکردن، کە بە ئەقڵ لە پێش چین و توێژی دیکەوە پێشبینی، دیاردە و ڕووداوی کۆمەڵایەتی و سروشتی دەکات. لێرەوە ڕۆشنبیر دەتوانێت نەخشەی کۆمەڵ بکێشێ، نەک تەنیا لە جیهانی ئەندێشەدا، بەڵکو دەبێ لەسەر زەمینیش گۆڕانکاری پێشنیار بکات. ڕۆڵ یان چالاکی ڕۆشنبیر تەنیا لە بازنەی نووسیندان قەتیز نییە. چالاکە لە نێو دیبەیتی ئەو باوەڕ بۆ چوونەی کللتوری ئەو دەما دەرفەتیان پێدەدەن. ڕۆشنبیران بەردی بناغەی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی سیاسی و ڕۆشنبیری کۆمەڵن. ئەو دیبەیتەی کە ڕۆشنبیران بەقەراری دەکەن لە نێوەندەکاندا کاریگەری بێسنوورە لەسەر ئاستی ڕۆشنبیری کۆمەڵ و داواکاری چین و توێژی جیاواز لە دەسەڵات و لە کۆمەڵ. ڕۆشنبیران لە پێشەنگی کۆمەڵدان بەوەی کە ئاگادارن لە جیهاندا چی دەگوزرێ و لەوەش کە مێژوو بە مرۆڤی بەخشیوە. بە کورتی ڕۆشنبیران دەتوانن بیر بکەنەوە، ئەزموونی گەلان بخەنە کار، پێشبینی داهاتوو بکەن، پلاندا بنێن و هەندێک کێشەی کۆمەڵ ببینن کە بۆ هەمووان ئاشکرا نییە. بەمەش هەر هیچ نەبێ دیبەیتێک دەخەنە کۆمەڵەوە کە کاریگەری دەبێ لەسەر ڕەوت و کاری دەستگا و ڕەوتار و بیرکردنەوەی زۆر کەس. ڕۆشنبیران لە کەشێکی تەندروستدا دەتوانن گەشە بکەن و پێشەنگ بن. دەستگا ڕێکخرا و گردبوونەوەی سیڤڵ و ڕۆشنبیری سربەخۆ دابمەزێنن دوور لە کاریگەری دەسەڵاتی سیاسی و چەکداران. یەکێک لەو دەستگانەی کە کاریگەریەکی گەورەی هەیە لە دامەزراندنی ڕۆشنبیر و ڕۆشنبیریدا زانکۆکانن. زۆربەی ڕۆشنبیران لە زانکۆکان دەردەچن، بۆیە پێویستە زانکۆ لە دەری دەسەڵاتی سیاسی بێت و کللتورێکی ڕۆشنبیری تایبەت بەخۆی هەبێ. بۆ نمونە لەم کەشەدا جەنەڕاڵێکی سپا یان سەرکردەیەکی حیزبی دەسەڵاتی ئەوەی نییە وانە بێژێکی زانکۆ دابمەزرێنێ. ئەم چەمکە سەدان ساڵە لە ئەوروپادا پیادەکراوە. زانکۆکان دەسەڵاتێکی سربەخۆن. گرفتی کۆمەڵ لەوە دەست پێ دەکات کە دەسەڵاتەکان تێکەڵ دەبن و دەستگاکانی دەسەڵاتی سیاسی و ئاسایش پارێز هەموو دەستگاکانی تر دەخەنە ژەڕ کێفی خۆیانەوە. مەش هەموو دەستگایەک بەوانش کە کاریان ڕۆشنبیریە دەچنە خزمەتی دەسەڵاتی حکومڕانەوە. لەم دۆخەدا کاری ڕۆشنبیران لە گرێژنە دەردەچێ و دەبێ بە پاساوهێنانەوە بۆ بەدڕەوتاری دەسەڵات. بۆ نمونە لە سەردەمی بەعزدا ئەو توێژەی ناسراوە بە ئینتەلەجەنسیا توایە و تەواو کەوتە خزمەتی ڕژێمی باس و خودی سەدام حسێن. سەدان سرود و شێعر بە کوردی و بە عەرەبی بۆ قادسی سەدام گوترا. زۆربەیان بێفەڕ و لە هەموو ڕوویەکەوە لە ئاستێکی گەلێک نزمدا بوون. ئەوەش کاریگەری گەورەی هەبوو
لە نزمکردنەوەی ئاستی ڕۆشنبیر و ئاستی ڕۆشنبیری هەم لە عێراقدا هەم لە کوردستاندا. لە کوردستانیشدا بە جۆرێکی دیکە لە دوای ڕاپەڕینەوە سیاسەتی بەعز بەردەوامە. کورد نەیتوانی سیاسەتێکی تەندروست لە کوردستاندا دابمەزرێنێت، بەڵکو سیاسەتی ڕژێمی بەعس گواسترایەوە بۆ کوردستان و بەردی بناغی دەسەڵاتی کوردستانی لە ساڵی 1990ەوە پێدامەزرا. حیزب کۆنتترۆڵی هەموو جومگەیەکی کۆمەڵی کردووە و دەرامەتی کۆمەڵیان خستۆتە خزمەت خۆیان. ئەمە ژێ خۆشکەر بووە بۆ داگیرکردنی دەستگای ڕۆشنبیری و سیڤڵ کە پێویستە سەربەخۆ بن. زانکۆکان سەبەخۆی دارایی و ڕۆشنبیریان لەدەست داوە. زۆرێک لە فێرکار و وانەبێژ لەسەر لیستی لایەنێک یان کەسێکی حیزبی دادەمەزرێن. بە مشکەسانی شارەزا و ڕۆشنبیر کە شایستەی کارکردنن لەم دەستگایانەدا یا دوور خراونەتەوە یان دەرفەتی بەشداریان پێنەدراوە. تەنانەت کۆنفرانسی زانستیش تەنیا زانای حیزب یان بێوەی بۆ حیزب بەشداریان تێدا دەکەن. گەر زانکۆ ڕۆشنبیر و ئەقڵی ئازاد بەرهەم بهێنێت، میدیا هاوکاری ڕۆشنبیران دەبێ لە گەیاندنی دەنگیاندا، هەروەک ئەمەش کاریگەری گەورەی دەبێ لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و بە ئاگابوونی کۆمەڵدا. لە کوردستانی ئەمڕۆدا هەرچی میدیایە کاریگەر بێ یا بەدەست حیزبەوەیە یا بەدەست کەسانی دەستڕۆشتوون کە زۆربەیان حیزبین. خۆگەر دەرفەتێک بۆ میدیایەکی ئەهلی بێتە پێشەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێ گلەی و سکاڵای خەڵک بخاتە ڕوو، ئەوە پەرلەمانی کوردستان بە قانون دەیبەستێتەوە. سەرباری ئەوەی کە چەندین قانون هەن کە دەکرێت کاری میدیا و میدیاکارانی پێڕێک بخرێ، کەچی ڕۆژنامە نووس تاکو ئەمڕۆ بە قانونی ڕژێمی بەعس حکوم دەدرێت. قانونێک کە ڕۆژنامە نووس دەکا بە مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی، بەبێ ئەوەی ئاسایشی نیشتیمانی لە هیچ قانونێکدا پێناسەکرا بێ، کە دیارە قانون نابێ تەموو مژایی بێت. خۆگەر کەسێکی سەرکێش بە قانون کۆنتترۆڵ نەکرێ، دەستگای داپڵۆسەری حیزبی چارەسەری بۆ دەدۆزێتەوە. ستافی ڕۆژنامە ئەهلیەکان لەبەر گورزی دەستگای حیزبی داپڵۆسەران، ئەو ڕۆشنبیرانش کە دەست پیانان ناگات و گورزی کوشندە لە دەسەڵاتی حیزب دەدەن، بە بەڵگەوە لە ڕۆژنامە و گۆڤاری حیزبدا لەلایەن کەسانی قەڵەم حیزبەوە هەوڵ دەدرێ سوکایەتیان پێ بکرێ، تەنیا بۆ ئەوەی کە لە بەهای بۆ چوونیان کەم بکرێتەوە. جار هەبووە هەموو میدیای حیزبێک بە هەموو دەرامەتی دەسەڵاتەوە کە دیارە دەرامەتی گشتە بەکاریهێنن، پەلاماری تاکە ڕۆشنبیرێکی دوورە دەستی ئەوروپای داوە کە جگە لە قەڵەمی تیژی خاوەنی هیچ دەسەڵاتێکی دیکە نەبووە. ئەمە دۆخێکی ناتەندروستی ئەفراند. زۆر لە ڕۆشنبیران چاریان نەما بۆ بەدەسێنانی قوتی ڕۆژانەیان خۆیان لەگەڵ ئەمبارەدا گونجان و چوونە خزمەتی حیزبەوە. هەندێک نیمچە ڕۆشنبیر ئەم دەرفەتیان خواستەوە بۆ ناوبانگ و پوڵ پەیداکردن لە بەرامبەر وەسفی سەرۆک و حیزبدا. دەکرێت بگوترێ کە حیزب تا ڕادەیەک کللتوری ڕۆشنبیری خەفیفەی دامەزراند، واتە ڕۆشنبیرێکی بێوەی بۆ حیزب. ئەمە بارێکی ناتەندروستی ئەفران کە دیبیت دەربارەی کێشە و گرفتی ڕاستەقینەی کۆمەڵ نەبێ، بەڵکو زۆرتر دەربارەی کێشەی لاوەکی حیزب بێ کە ئامانجی سەرەکی درێژەدانە بە دەسەڵاتی حیزب و ئەو بارەی کە ئەفراندویانە. کاری ڕۆشنبیران لەوە فراوانتر و کاریگەرترە کە لە کوردستاندا دەگوزەرێ. ڕۆشنبیران و دەستگای ڕۆشنبیری کاریان پیادەکردنی دیبیتە لەسەر چەمکی سەردەم و خستنە ژێر پرسیاری دیاردەی دزێوی کۆمەڵ. کاری ڕۆشنبیران ئەوە نییە کە ببن بە سێبەری حیزب و کەسانی دەستڕۆیشتوو. گرفتی کۆمەڵ لەوە دەست پێ دەکات کە ڕۆشنبیران پچووک دەبنەوە و دەچنە ژێرباڵی سیاسیەکانەوە. کۆمەڵێکی لەم جۆرە نەخۆش دەبێ، ناتوانێت نوێ بێتەوە و پەرە بەخۆی بدات. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.